بۆ هەڵبژاردننی خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان کەوا بڕیارە ڕۆژی 30 ئەیلولی ئەم ساڵ بەڕێوە بچێت با گوێرەی بڕیارەکانی کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردن و ڕاپرسی پێویستە دەنگدەرناوی لە تۆماری دەنگدەران نەبێت و یەکێک لە بەڵگەنامە ڕەسمیەکانی لابێت کە بریتیە لە ڕەگەزنامەی عراقی، کارتی نیشتیمانی، پاسپۆرت بە مەرجێک ماوەی بەسەر نەچوو بێت ئەو کات دەتوانێت دەنگ بدات. ئەو بەڕێزانەی کە 8 ساڵان تاوا کردووە تامان هەر یەک لە مەرجەکان ئەو کەسە دەبێت 8 ساڵی تاوا کردبێ دەبێ ڕەگەز عراقی بێ و دانیشتووی هەرێمی کوردستان بێ ئەوانە مەرجی تایبەتن و لە ڕووی شیاوی دەنگدەری هەبێ واتە لە ڕووی عەقڵیەوە تاوا بێ ئەوانە ئەو چوار مەرجانە مەرجی ئەساسن. ئەو بەڵگەنامانەی کە پێویستن بۆ دەنگدەر لە ڕۆژی دەنگدان کۆمەڵی بەڵگەنامەی ڕێپێدراو هەیە کۆمیسیۆن دیاری کردووە ئەوەی کە ڕێگە پێدراوە بریتن لە ڕەگەزنامەی عراقی، پاسپۆرت و کارتی نیشتیمانی. ئەنجومەنی کۆمیساران معالەجەی ئەومان کردووە ئەو بەڕێزانەی کە خاوەنی ڕەگەزنامەی عراقی نین دەکرێت بە پێناسی باری کەسێتی خۆیان لەگەڵ ڕەگەزنامەی باوکیان یاخود ڕەگەزنامەی دایکیان بەکاربێنن و بتوان دەنگدەن. زۆربەی هاوڵاتیان لە کاتی هەڵبژاردنەکانی ڕابردوو کێشەیان لە نەبوونی نەگەڕانەوەی ناویان هەبووە لە تۆماری دەنگدەران. لە ئاگەری ڕوودانی ئەو حاڵەتە وتەبێژی کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردن و ڕاپرسی بۆ ئەوە ڕوونکردنەوە دەخاتە ڕوودەڵێت ئەوە نابێتە کێشە. بنکەلاوەکیەکانی ئێمە کە نزیکی 1300 بنکەلاوەکیمان هەیە لە هەموو شارچەکان ئەو بنکانە هەیە دامان ناوە کە لەو ڕۆژەدا کراوە بێ و ئەو فەرمانبەرانی کە پێشتر لە فتری تۆماری دەنگدەران کارین لەگەڵ ئێمە کردووە ئەو بەڕێزانە لە کارێکی خۆیان بەردەوام بن بەڵام هاوکاری ئەو خەڵکانە بکەن. کەسێک ناوەکەی دیار نیە یاخود ناوەکەی پەڕیۆ بۆ شوێنێکی تر یاخود دڵنیان نییە ئەو بەڕێزان لە ڕێی بەرنامەیەک و کەلایانە دەتوان چێکی ناوی ئەو بەڕێزە بکەنەوە و پێی دەڵێن کە تۆ ناوەکە لەو مەحەڵەی دەنگدانە و هاوکاری دەکەن بۆی کە ڕێنمایی بکەن. کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکان بۆ ئەو دەنگدەرەی خوێندن و نووسین نازانێت یان خاوەن پێداویستی تایبەتە ڕایگەیاندووە ئەو دەنگدەرە لە سەرخواستی خۆی بۆ هەیە تەنها پشت ببەستێت با کەسی پلە 1 و پلە 2 بۆ پڕکردنەوەی پەڕەی دەنگدەران. هەڵگورد ئەحمەد، کورتسات نیوز، هەولێر.